بەشێک لە شوێنەوەرەکانی کفری مەترسی ڕووخانیان لەسەرا. لە شاری ئامودای ڕۆژئاوای کوردستانیش هاوڵاتیان کێشەی ڕێگاوبانیان هەیە. سڵاتان لێبێت. جەنگەکە بە تەنیا هەر نرخی غاز و بنزینی بەرز نەکردەوە، تەنانەت نرخی خەڵوز و دار و سەوزەش بەرز بۆتەوە. بەڵێن ئیبراهیم دوکاندارە لە ناو بازاری ڕانیا قسەی بۆ مایکی 964 کردووە و ئەڵێت پێشتر باوەشێک داریان ئەلاگەیەک خەڵوزیان بە 1500 دینار دەکڕی و بە 2000 دینار دەیان فرۆشتەوە، بەڵام ێستا نرخەکەیان بە جوملا بووە تا 2000 دینارەوانیش ناچارن لەسەر خەڵک گرانی بکەن. هەرچەندە کەرەوز وەزعی باشە، بەڵام بەوتەی بەڵێن سڵق و شویت نرخەکەی بەرز بۆتەوە، ئەگەرچی بەرهەمی ناوخۆن و هاوردەکراویش نین. هەر بە تەنیا جەنگەکە هۆکاری گرانی دار و خەڵوز و سەوزەنیە، گەشتی بەهارەی هاوڵاتیانیش هۆکارێکی دیکە بە تایبەت بۆ تیکە و کەباب. کفری ئەو شارەی هەرخۆی لا مۆزەخانە ئەچێت و مێژووی میلەتێکی هەڵگرتووە، کەچی خەریکە باران و ئاور نەدانەوە لێی شوێنەوارە مێژوویەکانی ئەسڕێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا 4 شوێنەواری دێرینی کفری لە ژێر لێزمەی باران داڕمان کە دیارترینیان ماڵە 150 ساڵیەکەی مەجید پاشای بابان بوو. ئەو شوێنەی لە سەدا 95 دیزاینا ئەنتیکەکەی لەدەستداوە. بەڕێوەبەری شوێنەواری گەرمیانەڵێت جگە لە ماڵی پاشا خانوەکە لە پوریەکانی حوسێناغا و ڕامزەفەندی و بەشێکی سەرای کفریش داڕماون. وەک باسی ئەکات بۆ گەڕاندنەوەی شکۆ بۆ ماڵی مەجید پاشا تەنیا 302 ملیۆن دینار و ڕەزامەندیەکی وەزارەتی دارایی پێویستە، چونکە دیزاین و دەرخستە ئامادەیە و چاوەڕێی لوتفی وەزیری دارایین بۆ پارەکە. ئاگر بەست ڕاگەیاندرا و دوای ماوەیەک لە دڵڕاوچێ پێ ئەچێت ئەم هەینیە خەڵکێکی زۆر بۆ گەشت و سەیران ڕوولا دەرەوە بکەن، بەڵام کەشناسی هەواڵی دڵخۆشکەری پێنجە و پێ ئەچێت باران و هەورە بروسکە ئیشی خۆی بکات و سەفرەکەیان لێتەڕ بکات. بە پێی پێشبینیەکانی کەشناسی سبەی هەینی کاریگەری باران بەردەوام دەبێت، بە تایبەت لە هۆکوی دارەی سۆران کە لێزمەی باران دەبارێت. جا بۆ ئاگادار بن بارانی بەهاران ئامانی نییە، ئەگەر بەنیازن سبەی بچنە دەشت و دەر چەتر و خێوەتتان بیر نەچێت و حسابی ئەوە بکەن لە هەر کاتێکدا تاوە بارانێک تەڕتان بکات. کۆڵان و شەقامەکانی شاری ئامودا لە ڕۆژاوای کوردستان بێ خزمەتگوزاری و چاڵ و چۆڵی تەنجی بە دانیشتوانەکەی هەڵچنیوە و هاوڵاتیانی شارەکەش لە 964ەوە داوا ئەکەن، واتە لە ڕێگەی 964ەوە داوا ئەکەن دەنجیان بگەێنن بۆ ئەوەی ئاوڕێکیان لێ بدرێتەوە و خزمەتگوزاریان پێشکەش بکرێت. بە پێی قسەی هاوڵاتیانی شارەکە و دیمەنانەی کامێرای 964 تۆماری کردووە، زۆربەی شەقامە سەرەکی و لاوەچیەکانی شارەکە جگەلەوەی قیرتاودین تێکچوون و پڕن لە چاڵ و چۆڵ، ئەمەش بۆتە هۆی دروستبوونی ئاستەنجی هاتوچۆ بە تایبەت لە وەرزی باران بارین کا قوڕ و سڵپاوێکی زۆر لەسەر شەقامەکان کۆبێتەوە. ئەو هاوڵاتیانەی قسەیان بۆ 964 کردووە دەڵێن ئیتر کاتی ئاوادانکردنەوە و خزمەتگوزاریەوە پێویستە دەست بە قیرتاوکردن و نۆژەنکردنەوەی شەقامەکان و چاککردنی ژێرخانی شارەکە بکرێت. تا دێت لە هەرێمی کوردستان سیستمی سۆلار لە شوێنە جیاجیاکان لە زیادبوونەوە تا ئەو هاوڵاتیانەی کە ئەو سیستەمە بەکاردهێنن لە زیادبوونە. دوایین ئامار لە شاری سلێمانی ڕێژەی ئەو کەسانەی کە ئەو سیستەمە بەکارهێنین یاخود وەکو ئەو هاوبەشانیان لە هاتووە ژمارەیان زیادی کردووە. لە ئێستادا 3166 هاوبەش سیستەمی سۆلار بەکار ئەهێنن. بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی باسی لەو داتایە کردووە، ئەڵێ بەراورد بە مانگی ڕابردوو بە دەیان کەس بوونەتە هاوبەشی ئەو سیستەمە. کۆی گشتی بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگەی ئەو سیستەمە کە هاوڵاتیان بەرهەمیان هێناوە 85 مێگاوایت کارەبایە. ئەو هاوبەشانەی سیستەمی سۆلاریان لە سلێمانی داناوە 2611 هاوبەشیان ماڵانن، 450یان شوێنە بازرگانیەکانن، 15 هاوبەش پیشەسازی، هەروەها 85 هاوبەشی کشت و کاڵی و 5 هاوبەشیش میرین واتە فەرمانگا حکومیەکانن. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.